چییە داما بزانی بابێ من بە سوزەنیە شەڕێ کردی ئەکرێ ئەم نانێ شێرە بخۆب سەلاواتە لە ڕیوی ناکەم یەک نەفەر گەڕایەتە نییە. سلام علیکم. دانی نییە خزمەتگوزاری نییە نادەمە هیچ کەشێ ئەوە حەشە شعبی ئەوە یەدیەت هەری نابێ کاگا دیموکراسیەت هەیە وەرەوەرە مۆم نەچە. خەڵکینە کێ بەهێزە؟ بەهێزەوەیە قووەتی هەبێت پارەی هەبێت دەستهەڵاتی بەدەستەوە بێت بەڵام کێ بەهێزترە ئەوەیە کە خەڵکی لەگەڵ بێت ئەوە توی ئەوە ئێوان بڕیار دەدەن کێ بەهێز بێت بنیویدار ئەحمەد ئەمە بەرنامەی منە بە هەڵبژارتن هێشتا ماویەتی بڕیار بدرێت کێ بەهێزە؟ ئەو شارەی بە چیاکان دوور پێچ کراوە ئەوەی لە پشت من جای زۆزکە ساڵی 1970 شەڕێکی گەورە لەوەی کرا بروزگارکردنی ئەم شارە ئێستا شەڕەکە گۆڕاوە بووتە کێبرکێکی دیموکراسی کێ لەم شارە حاکم دەبێت لە سووران دوو دەستی سیاست هەیە یەکێک پارتیە یەکێکی یەکەتی و لانەکانی ئۆپۆزیسیۆنە کێبرکەکەی ئەم جارە لەسەر ئەوە نییە کێ چەند کورسی دەبات لەسەر ئەوەیە کێ بەهێزترینە لە بەرنامەی ئەم جارەدا هاتووی لە سووران بۆی بزانین کێ بەهێزە دانگۆمە دانگۆ پارتیە بۆ بۆ حەزبێ دیژێت هەین دانگۆمە دانگۆ پارتیە بۆ حەزبێ دیژی بیدام صاحبێ قاسیێنە هیچ حەزبێک صاحبێ قاسیێن نییە هیچ حەزبێک مۆی دیژێک صاحبێ خەباتێنات بێژن ئەم ژێت هەین ئەمژ منافسی چییە داما بزانی ئەو دێ بۆچی دەنگی خودای بۆچی دەنگی خودای دەنگی خۆ نەدەم دەبێ ئەس بندرم بۆچی دای بۆچی ئەمە پارتی دموکراتی بۆچی بۆچی شەرۆ بارزانی بۆچی نادایەکەتیە نادەمە هیچ کەشێ بابا ئەکەتیش بێرە ئەم ژێت بکەین نا بابەنە هیویدار چ دەستکرد وەرە ئەمە بابێ من بە سوزەنیە شەڕێ کردی سوزەنیە لە دۆڵان هەلێ بە بارزانیە نەمرنە سەرێشکە بێبوو ئەدە کو دەنگێ دەمە مەجاڵەکە بیت خاڵ بەس مەجاڵێک گۆزن دەسڵبەی شپۆرتی ناکەین دەنگە خۆشدان ناوەڵا مەجبوریم دەینە پارتی ئەمە پارتی ئەمانەت دەورە ئەمانەت دەورە والبرين جاري بجاري مثلا في منطقة حزب عقودي بكان هيك ناکرێ هیچ وەختێکی ئەکرێ ئەمە هەمومان ئەبینین کە ئێستاکانە سەرۆک باڵ زۆر بە مردی ويكتيا باڵێ ڕێی سۆران هەموو حزبێت داوەنا کلیلی ئەو قوفڵەی لەگەڵ بەغدا پێیە کە هەمیشە ئەسێتە بەغدا کێشەکان چارەسەرەکە و ئەوجارەش نوێنەری کورد بوو نوێنەری کورد بوو کە چوو کێشەکانی لە بەغدا چارەسەر کرد ئەمە سپاسیەکەی بەرێ نوێنەراتی کرد بە گرنگەوە بوو سەرۆک باڵ کە هەر کێشەکانی چارەسەر هەر کەسێک ئیشێکی باش بکەمە سپاسیەکەی تورکمان بی ئێزدی پارتی بی کۆمەل بی ئێگرتو بی ئەوەی ئیشە باش بکە لە کنەما ئەباشە ئەوە ئیشە خراپ بکەمە بە خراپ ئەمە حزب وەکو پارتی ئەمە وەکو پارتی من نەگوتێتانە یەکش تازە بێمە تو ئەمن نانێ شێرە بخۆب سەلاواتە لە ڕیوی نادەم ئەگەر تو بچی ئەسڵ و جەوهەر و شولێ معاش نەهاتنێ ئەگەر وەتنەوەمە خۆ تەسلیم کرد بۆ معاشە ئەوە حەشە شعبی ئەوە یەدی دۆڵێرە بن ئەمە کەرامەتە خو شەرافەتە خو نامیستان خو نەبووە ئەم کەرافەت و شەرافەت خو نەدەنەبووە چێمان لە بەغدادی دە و جارە دانیشتۆ کورتەمەوە بوو پارتیا بوو یەکەتیا بوو پارتی حکومەت هەبوو بەڵام سەرۆک بافڵ
زۆر بە زیرەک و بازایی لەوێ دانی چەند ڕۆژێک ماوە دواتر کە هاتەوە کێشەکەی چارەسەر کرد سلام علیکم باش نییە ئەنگواڵێن سەرک بارزانانی ڕێدا بە کاک بابل بژێتەوە ئەو دەڵێ باش نییە ئەوە کوریە گرتو بن ئەنجامی باشە بێت داوا ناکەم مەسە ئەم جارە شەوها بێت ئەمە سپاسیان بارزانی کە مەرجەی ملەتی کوردە گوتی داوایە لە هەر پارتیشەکەم ئەمە باشوی لێ گوێ لە ئەوام جڕان بگرێ لە هەر پارتیشەکەم ڕسمەکی ئێشکەتی بکەویتە عەردە هەرگرنەوە ڕاستکەن و دانێن نەکتێ هەر لای منیش وەکو گەنجێک پەیامی جوانە وەکو مەرجەعێمە ئەمە بەرێ خۆکێ ئەمەنە فێرە و ئەخلاقە بووینە فێرە و هەلوێستە بووینە فێرە ئەو باوەڕە بووینە دەزەوێ باوڕێژ دێمرین یاکە و لۆمەدە یاکێفیدار ئەوەیە سەرۆک باڤڵ تەنها ئەو کەسێکە گرێکیان دەکاتەوە وەرە باشە ئەوەڵێ زەحمەتە زۆرە زەحمەتە تماشای ئەو هەندانە بکە یەک دقیقە یەک تەماشایەوە هەندانە بکە یەک نەفەر گەڕایەتە نییە بەس دەبێ مەسەن لە کوردستان زۆر ڕێی هەیە بەس ڕێی کێمە عینی وایە مەیدانە کردیەوەیە لۆمە هەما پیر و باوڕی ئازادە دەنگا خودێدەیە هەواڵ پاوێدە ئەمەش دەنگا خودێدەی نەگاوانە هیچ بەدانە سەرۆکی ئەمە هاتین باسی ئەستا ئەوە لێرە چەند پارتینە لەوانەی لێرە کۆبوونەتەوە چەند لەگەڵ ئەوەنە کە لە دوای ئەم هەڵبژاردنە کورد یەک گرتو بە لە بەغدا دەستی بەرزکان ئەمە پێخۆشە ئەمە هەتوش لەگەڵێ ئەمێنێ بینی چی ساحیبێ قەزیەیە ئەمێنێ بینی چی ساحیبێ خەباتێ کێشەکان چارەسەرەکە لە ئەمانکاندا بەڵێ ئەشبینین کە بەخسەیکی هەمووشەکان چارەسەرەکرێت بەڵێ جا با قسێت بکەم ئەوە 100 سارە پارتی دینی لە شێخ عەبدولسەلامە لە شێخ ئەحمەدە لە مەلا مستەفای بارزان لە جەنابێ سەرۆکی لە جەنابێ نێچیروان و براگەورەی هەتا هاوڕۆ ببێ ڕۆژێکێ غەڵەتیەک ئێڕوودای خۆفرۆشێک ئێڕوودای یعنی مەبەستی تو ئەوە یەکریتەوە تەنها کوردینی ئەوە کوردینی ئەوە کوردینی ئەوە کوردینی ئەوە تعریفە خۆ نەکرد تعریفی مامزەلالەکەین هینایەتی و ئێستا سەدەستی کەس سەرکردەیەکی هەرە بەهێزی کوردستان کاک بافڵە عێراق چەند محافزەیە؟ 19 محافظەیە لە دوو محافزە دەستی پارتی ئەوێت کە هەموو کێشە مشکلەی تێدانیا لە سلێمانی بگرە هەتا بەغدا بەسبرن با سلێمانی چ کێشەی تێدایە؟ دانی نییە خزمەت گوزاری نییە باوە جادەی 100 مەتری دروست دەکەن لە سلێمانی لە هەولێر ئێستا عەرەبانە دێن هەولێرە دەبێن ئەوە هەولێر خۆزی بپێ من بچۆ با لە سولەیمانی خزمەتم بکرد ئەڵێ ئەگەر ئەوان لە یەکەتی مەسەن بێنە هەولێری لە توان لە هەولێر باشتریشی پێدا بکەن ئەو جێ لێ حاکم با چێ بکە ئەوی دی بە قوربانی و عید لە سلێمانی دنیا دەخڕابن ئێستا سەرکردەی ئۆپۆزیسیۆن هەموو کێ گرتوونە یەکێتی یەک نەفەر نەوێت بەڵام لە هەما کاشدا هەموو حیزب ئۆپراسیۆنێک ئەو سوێنەکانش لە سلێمانیدا هەموو حیزب سێ سەرکردەی ئۆپۆزیسیۆن نەگرتن یەک خۆت باشە بەڵام لە هەولێریش نایەت هەموو لە هەولێریش ناتوان بەهاتەری نابێنە کاکە دیموکراسیەت هەیە بە هەڵبژاردنە کاکە ئێستا کێ لەم هەڵبژاردنە لە سووران بەهێز دەبێت ئەوە لە ئێستا بانگەشەی هەڵبژاردنە هەر شارێک هەر حەزبێک دەڵێ من یەکەمە من سەرەکەوە ئێستا لە سووران حتا ئێستا پارتی بە هەموو هەڵبژاردنەکان ئەڵێ ئێمە ئیبینەوە و بردووانێتەوە بەڵام ئەم هەڵبژاردنە هێشتا ماویەتی لێرە و لە شوێنەکانی تر دەربکەوی کێ بەهێزە